بەراورد بە ڕۆژانی ئاسایی و بە بۆنەی نزیک بوونەوە لە جەژنی قوربانی پیرۆز، سێ هێندەی ڕۆژانی تر هاوڵاتیان ڕوو لە کوشتارگەی نوێی سلێمانی دەکەن بە مەبەستی سەربڕینی ئاژەڵەکانیان بە شێوەیەکی تەندروست. ئەمە لە کاتێکدایە لە ڕۆژانی ئاساییدا 500 بۆ 800 سەر ئاژەڵی بچووک و 50 بۆ 100 سەر ئاژەڵی گەورە لە کوشتارگەکەدا سەردەبڕێت. بەڵام لە ڕۆژانی نزیک بوونەوە لە بۆنەکان و بەتایبەتی جەژنەکان زیاتر لە 2500 سەر ئاژەڵی گەورە و بچووک سەردەبڕێت. لە ئێستادا کوشتارگەی سلێمانی بە ڕۆژ و بە شەو بەردەوامن لە سەربڕین و ئامادەکردنی گۆشت بۆ بازاڕەکانی ناوەندی سلێمانی و دەوروبەری. ئێستا کە سەعات 2:30 شەوە ئێمە خۆمان ئامادەکردو بۆ جەژنی قوربان کە ئیمشەو شەوی شەمەیە، تەمان ڕۆژی سێشەمە جەژنە. ئێمە شەوی شەمە بایەنەکەشی دەوام دەکەین. ڕۆژی یەکشەمەیش کە عوتڵی خۆمانە کردومانە بەدەوام لەبەر خاتری بەرژەوەندی گشتی. بەڵام لەو سەرەوە ڕۆژی شەمەمان داوە بە کارمەندەکانمان بیکەین بە عوتڵە بۆ ئەوی قەرەبوویان بۆکەنەوە. لەگەڵەوەیشە کە زۆر هیلاک و ماندووە بین ئەم دوسێ ڕۆژە وعدمان بە بەرنامەی ڕابطەی ئیسلامی داوە، بە بەرنامەی بەخشینیش داوە کە قوربانیان بۆ بکەین، بڵێن کە ڕۆژی سێشەمە جەژنە ئێمە شڵەکەی لێرە دەست بەکارەبێ. بەشێکی دیکە کە لە کوشتارگەکەدا ڕەچاو دەکرێت لایەنی تەندروستیە بە شێوەیەک ئەگەر بێت و ئاژەڵێک لە ژێر پشکنینی تایبەتی پزیشکی نێو کوشتارگەکە دەرنەچێت ئەوا سەرڕای نەخستنە بازاڕی گۆشتەکە هەڵدەستێن بە سووتاندن و لە ناوبردنی گۆشتەکە بۆ ئەوەی لایەنی بەرامبەر گۆشتەکە لە شوێنێکی دیکە ساق نەکاتەوە. ئێمە بە دوو قۆناغ پشکنینی بۆکەین. قۆناغێکیان چیرۆکە قۆناغی پێسەر قۆناغ پشکنین لە خۆ درێت و چەند ستاپێکمان سەرقاڵی ئەو قۆناغن بە جێگایاندنەوە قۆناغن. لە دوای تێپەڕاندنی ئاژەڵەکان یان ئەو ئاژەڵانێکی سەربڕین لە ناو کوشتارگەیە بە قۆناغ پێش سەربڕینە دێتە قۆناغی دوای سەربڕین. ئەوەی لە پێش سەربڕینە با بڵێن دیاری کراوە نەخۆشیەکی هەبووە یاخود ڕوویەک لە ڕۆکانەوە قەدەغەیە بۆ بەکارهێنان لەلایەن هاوڵاتیان ڕەتمان کردوتەوە کە دێتە ناو کوشتارگە ئەوجا گۆشتەکەی ئەکرێتەوە لە پشکنینی پاش سەربڕینە. لە پشکنینی پاش سەربڕینیشە چەند قۆناغێک تێپەڕێنین. لەو قۆناغانەشە چەندین ستافی پزیشکی هەیە لە چەند بەش شوێنێکە ئەرکو مەهالی خۆی بە شێوەیەکی سروشتی بەچێنێت. کوشتارگەی نوێی سلێمانی دەکەوێتە گوندی قەرەگۆل بە دووری 25 کیلۆمەتر لە ناوەندی پارێزگای سلێمانیەوە. زیاتر لە 50 دۆنم زەوی بۆ کوشتارگەکە تەرخان کراوە کە بەشی زۆری تەرخان کراوە بۆ شاردنەوە و لە چاڵنانی پاشماوەکان. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام کوشتارگەی نوێی سلێمانی لە گوندی قەرەگۆل.